The President-elect of the United States. دەسەڵاتی سەرۆکایەتی ئەمریکا ڕۆژی چوارشەممە بە شێوەیەکی ئاشتیانە گواسترایەوە بە بوونی ئاسایشێکی کەموێنە. I, Joseph Robinette Biden Jr. do solemnly swear. جۆزیف ئار بایدنی دیموکرات جێگری سەرۆکی پێشوو باراک ئۆباما بوو بە 46هەمین سەرۆکی ئەمریکا لەسەر ئەو مەدرەجە وەستاوە کە 2 هەفتە لەمەوبەر لەلایەن پشتیوانانی سەرۆکی ڕابردوو داناڵد ترامپەوە هێرشی کرایە سەر. بایدن لەبارەی ئەو دەستدرێژی و هەوڵانەی بۆ هەڵوەشاندنەوەی هەڵبژاردننی پەیامێکی ڕوونی پێشکەش کرد. Democracy is precious. Democracy is fragile. دیموکراسی ناسکە هاوڕێیان لەم کاتژمێرەدا دیموکراسیەت سەرکەوت. بایدن داوای کرد وڵاتەکە بەرەو پێشەوە بڕۆن. Politics doesn't have to be a raging fire, destroying everything in its path. پێویست ناکات دیموکراسیەت ئاگریکی بەتاو بێت هەموو شتێک لەسەر ڕێی خۆی لابەرێت. پێویست ناکات هەموو ناکۆشیەک ببێتە هۆکاری شەڕێکی تەواو. پێویستە ئەو کلتورە ڕەت بکەینەوە کە خودی ڕاستیەکانی تیادا دەستکاری دەکرێت تەنانەت دروستیش دەکرێت. بایدن کە دەسەڵاتی سەرۆکایەتی کەوتۆتە دەست ڕوبەڕووی چەندی قەیران دەبێتەوە لە نێویاندا پەتای کۆڕۆنا ڤایرۆس کە تاوکو ئێستا 400,000 ئەمریکی کوشتووە. ئێمە دەچینە نێو ئەوەی کە لەوانەیە قورسترین و کوشندەترین سەردەمی ئەم ڤایرۆسە بێت. دەبێت سیاسەت بەلاوە بنین و وەک یەک نەتەوە ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببینەوە. جێگری سەرۆک کاملا هەرس یارمەتی سەرۆک بایدن دەدات. یەکەم ژن لە مێژووی ئەمریکا ئەو پۆستە دەگرێتە دەست. هەروەها یەکەم ژنی ڕەشپێست و بەرەچەڵک هندی. ئاهەنگی دەستبەکاربوونی نەریتی بەهۆی هۆکاری ئەمنیەوە گۆڕدرا. هەروەها ڕەچاوکردنی خۆپارێزی لە پەتاکە بە سەدان ئاڵا ناشنال مۆڵی ڕازان بووە کە خەڵکی لێی وەستا بوون. 25,000 گاردی نیشتیمانیش لەبەردەسا بوون بۆ ڕێگریکردنی هەر سەرپێچیەک. خۆپیشاندانیش سنووردار بوو. لە هەوڵێکی بێپێشینە لە مێژووی سەرۆکایەتی هاوچەرخدا سەرۆک ترامپ بڕیاریدا نەچێتە بۆنەی سوێندخواردنی سەرۆکەوە بە خێراتنی ڕکابەرە براوەکەی بۆ کۆشکی سپی نەکات. لە بەرامبەردا جێگری سەرۆک مایک پێنس لە شوێنی ترامپ لە بۆنەکە ئامادە بوو. بەڵام بایدن پەیامێکی هەبوو بۆ پشتیوانانی ترامپ. Take a measure of me and my heart. بەشێک لە من و دڵم ببە ئەگەر هێشتا ڕازیش نیت ئاساییە ئەوە دیموکراسیەتە ئەمە ئەمریکایە مافی ئەوەت هەیە بەرهەڵسکارێکی ئاشتی خواز بیت. بایدن سەرۆکایەتی گرتە دەست بە پشتیوانی دیموکراتەکان کە جڵەوی ئەنجومەنی پیران و نوێنەرانیان لەدەستدایە. هاوبەشێکی بەهێزی یەکەم خولی سەرۆکایەتیەکەی دەبن بۆ قەڵاچۆکردنی گۆڕینی کەشوهەوا، تێپەڕینی چاکسازیەکانی کۆچ، چاکردنەوەی وێنەی ئەمریکا لە دەرەوە. هاوپەیمانیەکانمان چاک دەکەینەوە و لەگەڵ هەموو جیهاندا مامەڵە دەکەین نەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی ڕابردوو بەڵکو بۆ ئاڵنگاریەکانی ئەمڕۆ و سبەینێ. وەک بەتەمەنترین سەرۆک دەستی بەکار کرد. بایدن پلانی داناوە کە لە ماوەی دەڕۆژدا بە توند و تۆڵی ئەجێنداکانی ئیدارەکەی دەست پێ بکات کە لە نێویدا هەوڵدانێکی نوێ بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی ئابووری ئەمریکا بە دەستپێکی قۆناغێکی تری یارمەتیدانی هاوڵاتیان سەبارەت بە کۆڕۆنا ڤایرۆس.